سەی زابی چاومانە سەردانی کردینا میوان ئەجەی لە هەیە بە خیاتی گەرمی دەکەین و دەمەوێت تەبایی لە بینی مە و بەغدا هەبی دەستخۆشی دەکەم لە زۆر شتی ئەممانەشێتە بی ئێمەش کورد با یەک دەنگ و یەک ڕنگ بین با نەبینۆژێ دەستە و داوای دوو دنیا لە عالم بکەین زۆر خەتای ئێمەیە ئەم بە خیاتی دەکەم ئەگەر ڕوبەڕوویمەوە دەستخۆشیە دەکەم لەو بۆ چاکەی و دەمێ معاشی هەرێمی کوردستان چا بکرێ گەلە بەخێر بێ و ئەمە پێشمان خۆشەکە هاتە سەدای مەکریا داوامان لە وەزیری دارایی عێراقا ئەو معاشانێکەوە کەمە هەمووی بە وەکو ئەوەی عێراق هاوتا بکرێتن هەموو شێویتن ئێستا قسمەچیان کردی و قسمەی زۆری نەکرایە فەرق و جودایی تێدا کرایە دەمانێت وە شتێک ببێ فەرق و جودایی بیتن ئێستا یەک بەم شخۆم بەخۆم ئەوە خانە نشینم داوا دەکەم کە معاشەکەم هاوتای عێراق بکرێتن سیارەکەمانەوەی ئەوان وەزیری دارایی هەر عێلاقەی بە قەزێم ئەوەیە موسەیە عێلاقەت کەیت پێدا نییە داوا دەکەن ئەو معاشانە زیاد بن ئەو مەشاکلانە هەیە مانجێ تاخیر نەکەێت و هەموو لە وەختی خۆی بدێت لەو معاشانە نەگەستا بە دوو مانگزارەوە دوو مانگونی وەستا معاشمەوە نەگرتیە وڵی ڕوبەری چیە مهم چارەسەرە نەتیجە هەبی پێک بێن هەردوو لە متتەفق بن لە بۆ هاوڵاتیان باشتر دەبی لە بۆ هەرێمیش زۆر باش دەبی باشە گەر بیبینیت ڕوبەڕوو ببینیت هیچ پرسیارێکت لێ هەیە خۆت هیچ داواکارێکت لێ هەیە بۆەوەی کە وەزیفەی ویە بە خێراتی فەقەت دەکەم ئەو وەزیمان لەیە لە حکوومەتی عێراق بە خێراتین دێت چکار چ بێن ئەو ناتوانین بە بەرار جواب داتەوە بە جۆرە تعلیمات و داوامەوەیە دێرم پێکۆلنەگە یەک بەرەکسی دۆ یەکدی تەنازەکەم بڕۆنە پێش چارەی ڕئیسی سەرەکی ئەوەیە پێکاتنە داواکاریمان ئەوەیە ئەو معاشە لۆ فەرمانبەران دەکاتی خۆی بەدرێتن لۆکەم ئەندامە هەروەتر پێشوازی دەکەین و بە خێر بێتنەوە ئێمان دەوێت هەموو ئیشێکی کات بە کاتی خۆی معاش بدرێتن و تاخیر نەبێتنەوە ئەوە دەما لێ دەوێت گەر بیبینیت ئەوەی پێ دەڵێ ئەوەی ببینم ئەوەی